سڵاوتان لێبێت هاتووینەتە گەڕەکی تۆبزاوی ئەحمەدی لە شاری هەولێر دیارە ساڵێکە ڕەسیفی کۆڵانەکانیان بۆ دانراوە بەڵام تا ئێستا قیر نەکراوە هاوڵاتیان پێیان خۆشە کە حکومەت بە دەنگیانەوە بێت و کۆڵانەکانیان بۆ قیر بکەن لە ڕێی ڤارمیدیاوە داواکاریان هەیە ما مەحموود سڵاو لێبێت سلااو لە خۆت سلااو لێ بخێر بێن زۆر سپاس ئێوەکو دانیشتوانی گەڕەکی تۆبزاوی ئەحمەدی چ داواکاریەکتان هەیە؟ والله داواکاری لە تەنان ئەوە دێ قیرەکەمە لەکرای ڕۆسیف کرایە شتش زۆر جوان و کرایە و ئاومان هەیە و کارە بەتەواو بەس قیرەکەمان نەخستانە چەند دەبێ ئەو ڕەسیفە دانراوە؟ والله نزیک سارێک دەبی نێزیک سارێک سارێک دەبی نابی ئەوە پێش هەڵبژارنەکەی ڕابردوو پێش هەڵبژارنی کرایە نەهاتوونە بڵێن بۆتان دەکەین هاتیینە درێن انشاءالله بزاهبی دەکرێت انشاءالله ناخۆش نییە ئەوها بڵێن والله قابلە ناو خۆر و تۆز و هاوینان ناو خۆر و تۆزستانش ناقڕێنەوە لەوەی ناخۆشتر هەیە باشە کەواتە داوایەوە دەکەن کردتان نەبوو والله ئەگەر بەخێرا خۆیان گەل لەوما کردکەن ناوەتەش ساکە لەوەی خۆشەوە زۆر باشە دەبا چینە لای هاوڵاتیش تۆ چ داواکاریەک تت ماڵ لێرەیە؟ ئەمن مار نەدارەتەوە بەس پێم خۆش شێرە قیر بکرێ کاسبیت لێرە؟ لێرە حەسەلات دەفرۆشم لێرە لەبەر هاوینان و تۆز خۆری زۆرە بەڕاستی ئەگەر قیریان لۆ بکەن دەست خۆشیان لێ دەکەنەمەش سپاس زۆر باشە جەنابیشت بەڵێ من خەت شێرەمە بەخێراتنتان دەکەم واللهی پێویست ئێرانە خەدەماتی لۆ بێ بەڕاستی هاوینان لەبەر تەپ و تۆز و شتووە ژیانی تێدا نییە تۆز و خۆڵەشی زۆرە دستانانش کە باران دەباری دیسان قڕوت سرپاوە زیاتر لە ساڵەکە بەشە چی ڕەسیفی لۆکرایە و قیرەکەی نەکرایە بەشە چشتی بەشی یەکەمی تقریبا بەری 2 ساڵ ڕەسیفی لۆکرا ئەو شەقیڕی لۆ نەکرا بە حام گەڕەکەکە پێویستی بە قیرە بەڕاستی تۆبزاوە ئەو گەڕەکە کۆنە بەتاکید گەڕەکەی کۆنە زۆریش نێزیکە لە هەولێر هەمووی 15 کیلۆمتر لە داخلی هەولێر سنتەری هەولێر دیکەتان گرفتی هەیە لێرە هەر ڕێگاوبانی کۆلانەکانیەوە کەم و کوڕی زۆرە مەکتەبەکەشی زۆر خراپە یەک مەکتەبی لێ زۆر گچکەیە یعنی مەکتەبەکەی هەتا 6 عدادەیە بەس تەڵەبەکی زۆر لە پۆلەکانە پێتان خۆشە مەکتەبی دیکەشتان بۆ بەڵێ مەکتەبەکەی زۆر زەرورە لە مەکتەب و ڕێگاوبانەکە لە خوای بەزیاد ئاوەکەی باش الحەمدوللا حکومەت ئایلۆ هیناین ئاوەکەی ئێستا مشکلەی نییە زۆر سپاس بەڵێ ئەمەش مەکتەبتان هەیە؟ ئارۆڵە ئەم لە قارەمانم گەڕەکی چەند مەکتەبی لێ؟ باشە من پێشەوەی کە ئەوانە منداڵانە لێرە بن قسەم لەگەڵیان کرد دەڵێن مەکتەبێکی لێ یەک مەکتەب کە زۆر کەمە گەڕەکی تۆبزاوی ئەحمەدی کە ساڵێک لەمەوبەر واتە پێش هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بەردی بناغی دروستکردنی ڕەسیفی بۆ دانراوە بەڵام تا ئێستا قیر نەکراوە و داوا دەکەن کە خەدەماتی قیرکردن بۆ کۆڵانەکانیان بێت وهروەها لەگەڵ ئەوەشدا داوا دەکەن مەکتەبێکی دیکەشیان بۆ دروست بکرێت چونکە قوتابخانەکەیان بچووکە و بنەڕەتی تێکەوە